دیارە ئەم شەو لە ناو شاری کەلار هەستان بە کردنەوەی یادی شەهیدی قەڵام شەهید سەردەش عوسمان ئاماژ لەم یادکردنەوەی ئەوەیە کە بەدەسەڵات بڵێن هەرچەندە ساڵاکان تێپەڕێ بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس و قەڵەمە ئازا و ئازادەکانی ئێمەدا ئەوە ئێمە هەرگیز ئەوانمان لەبیر ناچێت لە دڵ و دەرونی ئێمەدا دەمێننەوە. پەیام ئامانج و پەیامی ئێمە لەم یادکردنەوەی ئەوەیە کە نایەڵین ئەم ڕۆژانە تێپەڕێ بە سەرماندا و بە زیندوی هێڵینەوە هەتا ئەو کاتەی دادگایەکی عادیلانە دروستە بێت و سەررجەم ئەو کەسانەی کە بکەر و لە پشت ئەم تاوانەوە بوونە دادگایی دەکرێن و بە سزا عادیلانەی خۆیان ئەگەن. شەهید سەردەش یەکێک بوو لە قەڵەمە ئازا و ئازادەکانی شاری هەولێر کە دیارە ئەو کاری ئەو دەستی پێدا بوو و ئەو شاری چۆڵ نەکرد هەرچەندە هەڕەشەیەکی جددی لەسەری بوو هەتاوکو ساتی تیرۆرکردنەکەی بەرەنگاری بۆ ئەو شارەی چۆڵ نەکرد لە پێناو نەوەکانی داهاتوو چەسمانی عەدالەتی کۆمەڵایەتی لەم وڵاتەدا. پامی بنەماڵی کاوەگەرمیانی وەکو چۆن 10 ساڵە کاکە سەردەش عوسمان تیرۆر کراوە هەر بەردەوام بووە هەر بەشدار بووین لە ساڵیادی ڕۆژنامەنووسانە بە سۆرانە و بە کاکە سەردەشەوە و بەوانی تورەوە کە تیرۆر کراون بەشداریمان تێدا کردەوە هەر لە خەمی ڕۆژنامەنووسانە بووین. لەم 10 ساڵەی تیرۆرکردنی سەردەش عوسماندا پێیان بۆ تیرۆرستەکان دەنێرین پێیان دەڵێن خانەوادەی ڕۆژنامەنووسە تیرۆرکراوەکان زۆر پش و درێژن زۆر لەوە پش و درێژترن کە ئەوان بیری لێ دەکەنەوە چونکە ئێمە 10 ساڵە کۆڵمان نەداوە 10 ساڵی تر و 10 ساڵی تریش بێتە سەر ئێمە هەر کۆڵ نادەین تاوەکو هەموو ئەو تاوانبارانەی کە دەستیان هەبووە لە تیرۆرکردنی ڕۆژنامەنووسانە لە چالاکوانانە لە شاعیرەکانە لە پێشوودا کە تیرۆر کراون بە دادگایی کردنێکی عادیلانە نەگەێنرێ ئێمە کۆڵیان لێ نادەن ئێمە زۆر پش و درێژین.